لە نەخۆشخانەی قەڵای تایبەت بە کۆرۆنا لە کەلار ژنێکی تەمەن 20 ساڵ بە ناوی غادا عەبدوڵلەتیف ماوەی 90 ڕۆژە بەهۆی دووچاربوونی بە ڤایرۆسی کۆرۆنا تاڵترین ڕۆژەکانی تەمەنی بەڕێ دەکات. غادا دانیشتووی قەزای خانەقینە و خاوەن دەگمەنترین چیرۆکی ئازاربەخشی ناو نەخۆشخانەکەیە. ئەو دووگیان بوو و دووچاری کۆرۆنا هاتووە، بەو هۆیشەوە کۆرپەلەکەی ژیان لەدەست دەدات و خۆشی وا 3 مانگە چارە نووسی بەم جۆرەی لێ هاتووە. والله ئەمە 90 ڕۆژە ئێمە هاینە ئیلا تقریبا لە مستشفی قەڵا کاتی ئێمە هاتینە مستشفی قەڵا نەخۆشەکەمان زۆر حاڵی گەمبی یعنی یەکجاری الحەمدلله بەعنی بە مساعدەی مام دکتۆرەکان و مدیر و کارمەندەکان ماشەئەڵڵا زۆر باشەوە بی. والله نەخۆشەکەمان یعنی چونکە ینی نەخۆشی فەرەدایش فەرەمەند لەبان ئەوە یعنی کلیەیەک جا یەکم جار دوای ئەوە ئیسە سینەی لەبان سینەی ئۆکسیجینەکەی بەرەگەی لەبان ئۆکسیجینەکە ماوە لەیلایە. کەسوکار و پزیشک و پەرستارانی نەخۆشخانەکە بەردەوام چاویان لەسەر ژیانی غادەیە و ڕەحمی یەزدان و ئامێری هەناسەدان هێشتا هیوا بڕاوی نەکردوون کە ژیانی بۆ بگەڕێتەوە. پزیشکەکان دەڵێن غادا کاتی زۆری پێویستە تا ژیانی ئاسایی دەبێتەوە. چارەسەری هەڵە و پشتگوێ خستنیش بە هۆکاری سەرەکی دەزانن بە جۆرێک پێشهێنانی بۆ نەخۆشخانە مامەڵەی تەندروست لەگەڵ نەخۆشیەکەی نەکراوە. کە هات بۆ ئێرە ڕاستیەکەی هەر بە مردووی هێنا بوویان ئەمە منە حەملی هەبوو کە لە بارچوونی ڕوودا بوو و لەگەڵیا ئەمە هەموو هەردوو گورچیلەی وەستاوە کێشەی گورچیلەی هەیە تووشی ڕیناڵ فەیلەر بووە و لەگەڵ ئەوەشە هەموو سنگی گرتووەتەوە 185 بۆ سەرەوە تەسیری کردووەتە سەر سنگی ئێستا سنگی بۆ بە فایبرۆسس نزیکەی 90 ڕۆژە بێ ئێمە لە ناو نەخۆشخانەکەمانە خزمەتیانەکەین بووە بە خوشک و برای خۆمان بارودۆخی ئەم کەیسە ئێستا باشە لە جارانی زۆر چاکترە بەڵام بەداخەوە سنگی ئەم نەخۆشە بووە بە فایبرۆسس یعنی لەوانەیە تا ماوەیەکی زۆر پێویستی بە ئۆکسیجینە بێ نزیکەی 6 مانگ بۆ ساڵێک پێویستی بە ئۆکسیجینە بێ کە بە ئۆکسیجینەوە بشی. کۆرۆنا جالەوەی تەوقی مردنی ئاڵاندووە بە باڵای ژیانی ملیۆنا مرۆڤ لەسەر گۆی زەوی. هەروەها هەزاران مرۆڤیشی دووچاری ڕۆژگارێک کردووە کە هەموو ئومێدێکیان هەناسەیەکە بۆ ژیان کە ڕەنگە ئەوەی غادەی تەمەن 20 ساڵ تراژی دیاترینیان بێت. قەدەری غادە لێرەوەیە کلیلی ئەو دەرگایە نادۆزێتەوە کە شفای لێبێتە ژوورەوە بۆیە 90 ڕۆژە دەڵێت ژیان لەکوێیە منونم یاخود ئەو. شاخەوان محەممەد، کورسات نیوز، کەلار.